سڵاو زۆرێکمان دەبینین کۆمپانیای شامی ساڵانە یاخود بڵێن مانگانە بەرهەمێک بڵاو دەکاتەوە زۆر بڕانمان هەیە لەوانێ بە ساڵێک تەنها بەرهەمێک بڵاوکەنەوە بەڵام شاومی هەر ساڵە و هەر مانگە و بەرهەمێک بڵاو دەکاتەوە باش ئایا ئەم هەموو بەرهەمە هیچ پێشکەوتنێکی لە خۆیەوە بینیوە یاخود ئایا هەر تەنها دووبارە لە ژێر ناوی جیاواز و وڵاتی جیاواز بەرهەمەکان بڵاو دەکاتەوە و کۆتایی پێدێنێ ئایا شامی پێش دەکەوێت یاخود تەنها بەرهەمی زیاد دەخاتە بازاڕەوە و دەوێت فرۆشی خۆی زیاد کات و کۆنتترۆلی بازار کات بە بەرهەمی دووبارە و ژمارە و ناوی دووبارە من ئەمڕۆ لێرە دەمێت باز لە بەرهەمێکی شامی بکەم کە بەرهەمەی لای منیشا شامی 12 من پێشتریش پۆستم کردووە وەک ئەم پۆستی دەیبینین لەسەر شامی دەتی کە ئەم پۆستیان مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵێک دو ساڵ لەمەوە بەر ئەمەشیان کە دەیبینین ڤیددیوەکی خۆمە لەسەر شامی 11 کەوا ساڵی پار ئەنجامدا باشە ئەم ساڵی شامی 12 مێنا دەمەوێت باس بکەم شامی 12 چی گۆڕانکایەکتیا کردو پێش کەوتو یاخود پێش نەکەوتوە بۆیە لەگەڵمدا بن و ئینترۆ ببینین دواتریش باسی سەزم تایبەتمەندیەکان بکەم و پێشتان دەڵێم شامی لە چیدا بەرەو پێشچە و چی گۆڕانکاریەکی کردووە لەگەڵماندا بن لایک و شێر و سەبسکرایب لە بیر مەکەن. سڵاوتان لێبێت سێت مەحمەدتان لەگەڵ دایرتێک پلەسەوە خۆم بە خۆشحازم لە ڤیددیۆشنە بە دیداری ئێوەی خۆشەوی شاد دەبووە لە ڤیددیۆ ئەمڕۆمدا باز لە بەرهەمێکی تازە کۆمپانیای شامی دەکەم کە بریتە لە شامی 12 ئایا ئەم بەرهەمە چۆنە و نرخەکەی چۆنە و هەروە چیشی لێ گۆڕا لە سەرەتادا کە بینیتان من باسی شامی دەتی و شامی 11 کرد ئێستا شامی 12تان بۆ باز دەکەم بەڵام بەر لێ من بڕۆم بەسەر باسی تایبەتمەندیەکانی دەمێت باسی خۆ بکەم ئایا شامی لە زنجیرەی 12 چی گۆڕیەوە یاخود بەراورد بنەوەی پێش خۆی چی گۆڕیەوە لە یەکەم شتەوە دەمێت لە دیزانی ئەم بەرهەمەوە دەست پێ بکەم دیزانێکی جوانتری پێبەخشیوە لە یەکانی تەنک کردەوە و هەروە دیزاینەکەشی زیاتر لە شامی 12 پرۆ دەچێت دیزانێکی تەواو جوان و ناوازەی هەیە و کێشی سووکە کێشێکی تەنها 202 گرامی هەیە و هەروەها ئایا چی گۆڕیوە بەراورد بنەوەی پێشخۆی با پێتان بڵێم لەنەوەی پێشخۆیدا باتریەکەی 5,000 بوو لەم نوێژدار باتریەکەی 5,000 بەڵام ئایا چی گۆڕیوە بارگای کەرەوە بارگای کەرەوەکە لەنەوەی پێشخۆیدا 67 وات بوو بەڵام لە ئێستادا بارگاوی کەرەوە کراوە بە 120 وات و هەروها من دەمێت بازەیەکە شتێک لە شتەکان بکەم کا گۆڕاوە لەنەوەی پێشخۆشدا تۆزێک گەرمبوون هەبوو بەڕادەیەکی کەم گەرمبوونێکمان هەست پێ دەکرد بەڵام لەم نوێدا ئەم گەرمبوونەوەش کەمتر کراوەتەوە بۆی بەکارهێنانێکی پێکی نوێوە کە دواتر باسی دەکەین و هەروایەکە شتێک لە خاڵەکانیش کەوا گۆڕا بێت بریتە لە دیزاینەکانی بەشی دوای و دیزانی کامێرای کەوا ئەم هەستەوەرە فراوانە دانراوە شتێکی جوانی هەیە و دیزانێکی جوانی من بەرهەمە بەخشیوە وەگوتم بە شامی 12 پرۆ دەچێت دواتریش باسی ئەم کامێرای زە بەلا عەدەکەم بزانم ئایا ئەم کامێرای چۆنە بابچینە ناو تایبەتمەندیەکانەوە لە سەرەتادا دەمەوێت باز لە ڕوونمای ئەم بەرهەمەکەم لە ڕوونماوە خاوەنداتی لە ڕوونمایەک دەکات بە قەبارە 6.67 ئینچ لە زۆری کریستال ئەمۆلیدا ئەم ڕوونمایە کۆمەڵێک تایبەتمەندی باش لە خۆی دەگرێت یەکێک لە تایبەتمەندیەکانی کەوا دەمێت باسی کەم بریتە لە ڕوونیەکەی کەوا ڕوونیەکەی 1.5 زۆرێکمان گلەی ئەومان هەبوو باشە بۆچی ڕوونی ڕووماکەمان تەنها فول HD+ بێ باشە بۆ ڕوونمای توکەیمان نەبێت یا خوڵین کواد HD+ بەڵام شامی لەم بەرهەمە تازانیدا ئەم تایبەتمەندە باشی دانەوە کە ڕوونیەکە 1.5 لەوانەیە توانین ڕوونیەکە توکەی بێت یاخود ئاستێکی بەرز بێت بەڵام فول HD نیە لە فول HD باشترە و هەروایەکێکتر لە باسەکانی ترکە لەم ڕوونمایەدا هەبێت بوونی ڕەنگەکانە کەوا لە خۆگرتنی 68 ملیار ڕەنگە 68 ملیار ڕەنگە ڕەنگێکی ئێزگار باشە و هەروە ئاستی ڕووناکی ڕوونمایەکەشمان دەگات بە 1200 نیت لە نێوان 800 بۆ 1200 نیت حسب ئەو شوێنەوەکەوا تیشکی خۆر و ئەو درعیکەواتەوە لە شاشە داوەت ئەو شتانە و هەروە دەمێت باز یەکێک لە تایبەتمەندیەکان بکەن کەوا بریتە لە تێکڕانی وبنەوە تێکڕانی وبنەوەی ئەم بەرهەمە 120 هێرتزە و هەروە تایبەتمەندی شتێدا لە نێوان 30 تاوەکو 120 هێرتز خۆی ڕێژی خا بەپێی ئەو کارێکەوە تۆی پێ دەکەی شتێکی باشە بۆ سەرڤنەکردنی وزە و هەروە یەکێکتر لەوە خاڵە هەر باشەکان کەوا من دەمێت باسیکەم لەم ڕوومای ئەم بەرهەمەدا هەبێت بریتە لە هەبوونی تایبەتمەندیەکانی HDR+ و هەروەها تایبەتمەندیەکانی ڕیدینگ مۆد چەندی تایبەتمەندی زۆر لە خۆی دەگرێت ڕوومای ئەم بەرهەمە پاشان دەبێت بێمە سەر باسێکشت لە خاڵەکان لە بەرهەمەدا هەبێت بریتە لە پرۆسێسەرەکەی لە ڕووی پرۆسێسەرەوە بە کابێری پرۆسەری میدیاتێک دایمێنستی 8100 ئەلترایە ئەلترا زۆرێکی نوێیە زۆریش بەهێزە ئەم مۆبایل ئایا پرۆسەرەکەی ئازمام ناوەندا نەخێت پرۆسەرەکەی سەر و ئازمام نەتوان بڵێن ئازبەرشە
هاوشانی پرۆسیسەری سنابدراگۆن 888 ساڵی پارە کە یەکێک لە بەستترین پرۆسەرەکانی ساڵی پار پرۆسەرێکی ئازبەرز لە خۆی دەگرێت و هەروە ئەم پرۆسەر یەکێک لە شتە باشەکانی ئەوەیە جگەلەوەی کەوا نرخەکەی هەرزانەوەی کە نرخیان بەرهەمە هەرزان بێت گەرمبوونێکی کەمتر لە خۆی دەگرێت بە ڕێژەیەکی کەمتر گەرم دەبێت کە ئێمە ئەزمونێکی باشمان لەگەڵی هەیە و لە ڤیددیۆی پۆکۆ X4 جیتیشدا باسم لە پرۆسەرەکانی میدیاتێک کردەوە گەرمبوونیان کەمترە کەمتر گەرم دەبێت وهروە بیریشم نەچێت ساردکەرەوەش لە خۆی دەگرێت و چەندچینێک ساردکەرەوە لە ناویدا دانراوە کەوا ئەم بەرهەمە بە یەکجاری سارد دەکاتەوە بێمە سەرباسی بیرگەکانیش ڕامی 8256 لێرە بەردەستە کە ڕامەکەی لە زۆر LPDDR5 و هەروەها بیرگەکەش لە زۆری 3.1 UFS 3.1 ئێستا دەمێت باسی خاڵە جەوهریەکە بکەم یاخود ئەو خاڵە باشەکەم یان ئەوەی کەوا لە دیزاینەکەەوە تۆ سەرنجی شتێکی باش دێت کەویش بریتێ لەم کامێرا جەبەلاعە لە ڕووی کامێراوە کامێرەکەی 108 مگاپیکسڵە نەوەی پێشخۆشی کامێرەی 108 مگاپیکسل بوو باشە بەڵام ئەنەوەی پێشخۆی لەگە ئەمنەوەی چی گۆڕا هەستەوەرەکەی 108 مگاپیکسل 108 مگاپیکسل نیە بەڵکو هەستەوەرەکەشی گۆڕانکاری تێدا دەکرێت و ئەمیان هەستەوەریش نوێکەوە HMI 6 لەلایەن کۆمپانیای سامسونگ بۆی دابینکراوە کامێرای دووەمینیشمان 8 مگاپیکسل لە زۆری گۆشە فراوانە کە بە فرانی 120 پلە وێن دەگرێت کامێرای سێمینیشمان ئەم کامێرا بچووکەیە کەوا لە زۆری مایکرۆ بەکاردێت بۆ گرتنی وێنەی تەنیورد ئێستاش دەمێت باز لە کامێرە 108 مگاپیکسلەکەم کەوا تایبەتمەندی OIS لە خۆی دەگرێت کەوا بریتێ لە دژە لەرزینێکی تەواو باش ئێمە ڤیددیۆمان پێێتەوە کە هەست بە لەرزینێکی زۆر کەم دەکەیت لەرزینێکی زۆر کەمی هەیە و هەروە ئەم کامێرە ئەم هەستەوەرە نوێیە لە ڕووی پۆترێتەوە ئاستێکی زۆر باشی پێبەخشیوە بەم بەرهەمە کە دەتوان بڵم لە پۆترێت بەراورد بەنەوەی پێشخۆی ڕەنگەکان جوانتر لێک دەکاتەوە باگراون جوانتر قڵق دەکات و هەروەها ئاستی کامێراکەشی باشتر کردووە لەمنەوەیان بیریش منە چێت ڤیددیۆ تۆمار دەکات بە کۆیەتی 4K 30 FPS بەداخۆش FPS لە خۆی ناگرێت بەڵام نرخەکەشی گونجاوە چکان وەک بتمە مۆبایلێکی ناتوان بڵم ئاز بەرزە بەڵام پرۆسەرەکەی سەر و ئازمامنەوە و هاوشانی ئاز بەرزێکە ئێستاش دێمە سەرباسی کامێرای سێلفیەکەی کامێرای سێلفیەکەی لە زۆری 20 مگاپیکسڵە بەڵام بەراورد بەنەوەی پێشخۆیدا گۆڕانکارێک کراوە گۆڕانکارێکە ئەگەر زۆر لێ وربییتەوە هەست پێ دەکەیت لە تایبەت لە کاتی ئەنجاگرتنی وێنەدا وردەکارێکی باشتر لە دەم و چاودا هەیە و لە تاڵەکانی ڕژدا زیاتر وردەبێتەوە وهروە بۆ پۆترێتی باشە ئەم وێنانی کەی بن ئەمە بە کامێرای سێلفەکەی گیراوە کامێرای سێلفی ڤیددیۆ تۆمار دەکات بە 1080 FPS کە لە زۆر بەرهەمدا 1080 FPS بەڵام لەمە 1080 FPS و هەروە تایبەتمەندی دوال ڤیددیۆش بەکاردێنی کەمیش بە 1080 تۆمار دەکات شتێکی باشە و چەند تابێمەدەشتریش لە خۆی دەگرێت و فیلتەری جیاواز لە خۆی دەگرێت دەمێت بازلێکێک لە خاڵەکانی تر بکەم کە لەم بەرهەمەدا بەردەستە ئەویش بریتێ لە پاتری زەبەلاعەکەی پاتری ئەم بەرهەمە پاتریەکی ئێزگار زەبەلاع لە خۆی دەگرێت کە 5000 میلی ئەمپێرە و هەروە وەکوتم بارگایی کەروەیەک 120 واتش لە خۆی دەگرێت کە تەنها بە ماوەی 19 خولەک تەواو بارگایی دەبێتەوە بە پێش شوێن و جۆرەکان دەگۆڕێت و من جارێک تاقیم کردەوە بە نزیکەی 17 خولەکیش بارگایی بووە و هەروە جارێکش تاقیم کردەوە کا زیاتر لە هەفتەیەک لەم بە 21 خولەک 22 خولەکیش بارگایی بووە عەسەب گەرم بوون یاخود ئەو پلاکە و ئەو شوێنەیەکاتۆ تێدا بەکاردێن بەڵام وەکوتم 19 خولەک ئەوەی قسەی کۆمپانیا و ئەو ڕێژەیە گونجاوە معدەلەکەیەتی و هەروە من دەمێت باز لە شتێک دەکەم لە ڕووی باتریەوە
ئێمە باسی پرۆسسەرمان کرد و باسی باتریشمان کرد ئایا ئەم پرۆسسەر و ئەم باتریە چ ڕێخستنیشان کردو لەگە یەکتردا سوفتوێری شامی میوآی 13 لەگەڵ ئەم بەرهەمە تازاندا ئۆپتیمایزێکی باشی هەیە بەراورد بەنەوەی پێشخۆی و چاک گۆڕاوە لەم بەرهەمەدا یەکەم شت گەرمبوون زۆر کەمترە بەراورد بەنەوەی پێشخۆی یەکەم لە ڕووی پرۆسسەرەوە باشترە و هەروەها ساردکردنەوەیەکی چاکش لە خۆی دەگرێت کەوا چەند سینێک لە ژێریدا جێگیر کراوە و هەروەها بینە سەرباسی پاتریەکەشی بە هەمان شێوە کەمتر گەرم دەبێت و هەروەها بەرگەگرتنێکی زۆر باشریە بەراورد بەنەوەی پێشخۆی با من پێتان بڵم بۆ چ بەرگەگرتنی باشترە لە یاریەکی وەک یاری پەبژیدا کەوا ئەم بەرهەمە کار دەکات بە کوالەتی سمۆز 90 FPS 90 FPS لە خۆی دەگرێت ئەم تایبەتمەندی بۆ گەیمەرانە تایبەت بە ئەوەیە 90 FPS لە خۆی دەگرێت ئەم 90 FPS کە لەم بەرهەمەدا هەبوو تاقیمان کردەوە و لەنەوەی پێش خۆشدا بەکارمان هێنا ئەوەی کەوا ئێمە بەکارمانە لەنەوەی پێش ئەمەدا تقریبا من یارێکی تەواوم پێی کرد سی خولەکێک دەکات ڕێژەی باتریەکەی سەدا دابەزی بەڵام لەم لەوێدا ڕایارێکی تەواوم پێ کرد کاتێک من سێرم کە 110 دابەزی بوو دواتر بۆ بە 109 کەمە شتێکی باشە ئەتان بڵم لەنەوەی پێش خۆیدا بەێستریش کراوە ئاستی باتریەکە ئەمە سەزم و تایبەتمەندیانە بوو کەوا من باسم کرد کەوا تایبەتمەندی سەرەکی کامل چەند تایبەتمەندێکی تر دەمێنن کە پێویستە ئاماژێ پێ بدەم بێمە سەرباسی لاشەی ئەم بەرهەمە کێشەکەی 202 گرامە کێشێکی تا ڕادەیەک سووکی هەیە بەم ڕادێژ قرس نییە و هەروە بەشی پشتەوە پێشەوەی بە شوشەی گۆرەلا گراسینەوەی پێنجەمە کەمە شتێکی باشە و هەروەیەکێکتر لە تایبەتمەندەکانی بریتە لە سپیکەرەکانی بوونگۆکانی کە لەسەرەوە خوارەوەیدا جێگیر کراون لە زۆری دۆبلی ئاتمۆسا ئەم بوونگۆیانش ئاستێکی باشیان هەیە و هەروە مایکەکانی سیستێمایک لە خۆی دەگرێت کە بە هەمان شێوە ئاستێکی باشیان هەیە و هەروەها ریمۆت کۆنتترۆلێکش لە بەش سەرەوەیدا جێگی کرا بۆ کۆنتترۆلکردن بەکاردێت بینە سەرباسی ڕووکار و وەگەر خەریش کار بۆ گەرخەری ئەندرویدی 12 دەکات و هەروەها تا 3 ساڵ ئەندرویدی پێ دەکات واتە ئەندرویدی 13 ئەندرویدی سواردە ئەندرویدی 15 و هەروەها بۆ ماوەی 4 ساڵیش ئاسایشی مانگانی پێدەگات کەوا دەتوانین بڵێن میوآی 4 میوآی 15 میوآی 16 و میوآی 17 و لەوانەشە لە ماوەی 4 ساڵدا میوآیشتری بێت تا میوآی 18 بڕاکەوە تۆ تا سێت بۆ 4 ساڵ لی بێخەمی لە ڕووکار لە ئاسایشی مانگانە لە سۆفتوێری ئەندروید لە هەر شتێک بێت لێر داهاتینە کۆتای ڤیدیۆیەکە و لایک و شێر و سەبسکرایبمان لەبیر مەکەن ئەم بەرهەمە لەلایەن کۆمپانیای شامیەوە دابین کراوە کە بریکاری فەرمیەکەیان لێرە بە کۆمپانیای ئایتی لۆبیە و دەتوانن بەم نرخانێکی ئێستا من باسی دەکەم لەوێ بەردەستی بخەن نرخی ئەم بەرهەمە 439 دلارە بۆ ڕامی هەشت و بیرگەی 256 و هەروە چەند دیارێکش لە خۆی دەگرێت بەڵام لە کاتێکدا ئەم ڤیدیۆ بڵاو دەبێتەوە دیارەکانی لەگەڵ نەمابن شتێکی ترە یاخود لە کاتی بڵاوبوونی ئەم ڤیدیۆدا نرخی تۆزێک دابەزی بێت شتێکی ترە لە ئەو کەم و کوڕێمبرن و تاوانی ئێمەی تێدانی نرخیان بەرهەمە 439 دلار لە بازارەکانی عێراقدا و هەروە تاوەکو 6 مانگ ئەگەر بێت و ڕوونمایەکەی خۆت بیشکێنی بەربێتەوە هەر شتێکی لێبێت ئەوان بە خۆڕایی بۆ دەگۆڕن خۆشت بەری دەیتەوە بیە بە عەرزە ئەوان بە خۆڕایی بۆ دەگۆڕن و ڕوونمایەکە دەکەیت و هەروەیەکە شتی لە تایبەتمەندەکانی بریکارەکە بریتە لە 18 مانگ زمانی ئەم بەرهەمە لە خۆی دەگرێت کەوا تاوەکو ساڵ و نیوەکە و لە زۆر براندە تەنها 1 ساڵە بەڵام لە بەرهەمەدا ساڵ نیوەکە لێر داهاتمە کۆتای ئەم ڤیدیۆیەکە و سید محەممەدتان لەگەڵدا لە تێک پلسەوە خۆم بەخۆش ئازانم لایک و شێر و سەبسکرایب بمەکەن و پەنجەیەک بێن بە ئایکۆنی لایکەکە و پەنجەیەکش بن بە ئایکۆنی سەبسکرایبەکەوە سپاس بۆ بینەربوون تا کۆتای ڤیدیۆەکە تا ڤیدیۆشتر بەخواتان دەسپێن و خواتان لەگەڵ